بەڵێ بەردەوامین پێشەوەی گفتوگۆی بابەتی تەوەری یەکەم لەگەڵ میوانەکەم بە سوپاسەوە لە ستودیۆ بکەم هەڵبەت ئەمڕۆ ڕۆژی هەڤەی 12 ڕۆژی ئاڵای کوردستانە. سەبارەت بەم یادە پیرۆزە پامێران لە شار و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان وەرەگرین بزانین چ چالاکیەک لەو بارەوە بەڕێوە چێت ئەمە جگەلەوەی تەوەریشمانە بێت بۆ قسەکردن لەسەر ڕۆژی ئاڵای کوردستان. بەڵام پێش ئەوە وەک باسم کرد ئێمە گفتوگۆی بابەتی تەوەری یەکەمەکەین هەڵبەت غاز هاوشێوەی نەود لە ماوەی ساڵانی ڕابردوو هەندێک جار وەکو قەیران بەرۆکی هاوڵاتیانی گرتووە. بزانین ئەم ساڵ لە سلێمانی یاخود لە هەرێمی کوردستان چی کراوە بۆ ئەوەی دووبارە قەیرانی غاز سەر هەڵنەداتەوە. بە سوپاسەوە لە ستۆدیۆ بەڕێز کۆچەر تاهێرم لەگەڵای سەرۆکی ئەنجومەنی کارگەکانی غازی سلێمانی. کاک کۆچەر بەیانیت باش. سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. بەیانی ئێوەش باش و بەیانی بینەرانی کورسات نیوزیش باش. زۆر سپاس. کاک کۆچەر هەمومان نەزانین لە ماوەی ساڵانی ڕابردوو قەیرانی نەوتە بووە، جاروبار قەیرانی غازیش بەرۆکی هاوڵاتیانی گرتووە. ئێستا لە سلێمانی لە سنووری ئیدارەی پارێزگای سلێمانی ئەمە چارەسەر کراوە؟ بەڵێ ئێمە وەکو هاوڵاتیانی پارێزگای سلێمانی دەمەوێت شارەت بەوە بم لە وەرزە گەرمەکانە خواست لەسەر غاز کەمەکاتەوە، بەڵام عادەتەن لە وەرزە ساردەکاندا خواست لەسەر غاز زیاکات. ئێمە لە وەرزە گەرمەکانە پێویستمان بۆ پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان پێویستمان بە 300 بۆ 350 تن غاز هەیە، بەڵام لە وەرزە ساردەکانە عادەتەن پێویستمان بە 400 تن بۆ 450 تن غاز هەیە. ئێمە بە سوپاسەوە لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی سلەیمانی بەڕێز کاک محەممەد حەسیب وەک بەڕێوبەری نەوت و کانزاکان، بەڕێز کاگاوات وەک قایمقامی پارێزگای سلێمانی، بەڕێز کاک فەوزی وەکو بەڕێوبەری ئاسایشی ئابووری سلێمانی وا دوو ساڵە شێوازی میکانیزمی کارکردنیان لەگەڵ کارگەکانە ڕێخستوەتەوە بەوەی کە چۆنیەتی و چێنێتی غازی پێویست لە وەرزەگەرمەکانە گل بدرێتەوە بۆ ئەوەی لە وەرزی سەرماوسۆڵەیە بدرێتە دەست هاوڵاتیان. ئێمەش وەکو خاوەنی کارگەکان بە خۆشحاڵیەوە لەگەڵیانە هەماهەنگێکی باشمان کردووە، وا پێ ئەخێنە 2 ساڵ ئێمە قەیرانی غازمان لە سلێمانی بنبڕ کردووە. دەتوانم بە سوپاسیشەوە بڵێم ئەم ساڵ لە پارێزگای سلێمانی فاتحەمان لەسەر قەیرانی غاز خوێندووە، یعنی بە یەکجاری کۆتاییمان بە قەیرانی غاز هێناوە. بەڵێ کاک کۆچەر کەواتە ئەو میکانیزمی کە باست کرد لە ماوەی ڕابردوو تا گیراوەتە بەر ئەمە کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە ئەم قەیرانە بە ئەگەرێکی زۆرەوە سەر هەڵنەداتەوە؟ دڵنیاتانەکەمەوە ئەگەر ئەم پلانانەی کە 2 ساڵە بەرنامەی بۆ داڕێژرێ بە هاوبەشی لیژنەی بەڕێزی غازی قایمقامێتی پارێزگای سلێمانی ئەگەر بەردەوام بین، دڵنیایی دەدەینە دەست هاوڵاتیانی پارێزگای سلێمانی بە یەکجاری بنبڕی قەیرانی غازمان کردووە و بەداخیشەوە ئەم شەو مەزجێکم بەدەست گەشت کە لە پارێزگای هەولێر بتڵی غاز بۆ هاوڵاتیانی بۆ بە کۆبوون و هەر هاوڵاتیەک لە ماوەی مانگێکا دەتوانێت 2 بتڵ غاز وەرگێت. بەڵام بە خۆشحاڵیەوە لە پارێزگای سلێمانی ئەمڕۆ کە قسەی لەسەر قەیرانی غازەکەین، هەموو هاوڵاتیەک دەتوانێت ڕۆژی تا 10 بتڵ 15 بتڵیش لە بریکارەکانی وەربگرێت. بەڵێ کاک کۆچەر نرخی غاز لە سلێمانی یاخود هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی بەراورد بە باشوور و ناوەڕاستی عێراق چۆنە؟ وەکو پارێزگای سلێمانی ئەو میکانیزمی کە پەیڕەومان کردووە ئەو غازەی کە گلێ درێتەوە لە وەرزی هاوینە و دەمەوێت لێرە زۆر سوپاسی برای بەڕێز و خۆشەویستم کاک فەوزی بەڕێوبەری ئاسایشی ئابووری بکەم و برای زۆر بەڕێز و خۆشەویستمان کاک خالید و برای زۆر بەڕێز و خۆشەویستم کاکیوا کە 2 ساڵە بەجددی لەگەڵ کارگەکانی غازە تەنسیقێکی باشی هەیە و لەم وەرزی هاوینەیە توانی ومانە هەموو کارگەکانی پارێزگای سلێمانی بەبێ ئەو حسەی کە بۆ پارێزگای سلێمانی دیاری کراوە کەمیەتێکی غاز وەربگرین و لەناو کارگەکان ئاگلی بینەوە وەکو غەزان بەکاری بهێنی کە ئێستاش ئەو غازە لە بەردەستایە و ئێمە دەتوانین ڕۆژانە هەر بریکارێک چەندین بتڵی بوێت بەبێژمانەیە کاک کۆچەر ئەگەر قەیران سەر هەڵبا قەیران سەر هەڵنادات. لەبەرەوەی ئێمە پلانی بیشتان هەیە وەکو یەدەک؟ بەڵێ ئێمە پلانی بیمان هەیە، پلانی لە ئێستاە کە حاڵی حاضر لەگەڵ جەنابتانە قساکەین ئەو کەمیەتە غازی کە لە وەرزی هاوینە 21 تەن ئەگوازرایەوە بۆ کارگەکان ئێستا کەم کرایەوەتەوە بۆ 18 تەن و نیو، یعنی کەواتە دەتوانین بڵێن هەموو ڕۆژێک پارێزگای سلێمانی 22 تەن غازی لێکەم کراوەتەوە. بەڵام ئێمە ئەو غازەیەتەکەی کە لە هاوینە پلانمان هەبوو و ئاسایشی ئابووری بە سوپاسەوە دەستێکی باڵای هەبوو لە دابینکردنی و غازە بۆ کارگەکانی پارێزگای سلێمانی حاڵی حاضر بە پلانی بی ئەڕوین، چونکە ئێستا کە من قساکەم هیچ هاوڵاتیەکی پارێزگای سلێمانی دڵنیا بێتەوە لەوەی هیچ خەمی ئەوەی نەبێت کە قەیرانی غازی ساڵانی ڕابردوو لەبیر کراوە و لە بیریش ئەکرێت. ئەمە جێ دڵخۆشیە کاک کۆچەر بە هەمان شێوە ئیدارە و قەزا و ناحیەکانی سەر بە سوندی پارێزگای سلێمانی ئەو بڕە غازە پێویستی بۆ دابینکراوە بە هەمان شێوەی
ناو پارێزگای سلێمانی؟ ئێمە یەکەم جار لە قەزای ناوەندی پارێزگای سلێمانیەوە دەستمان پێکردووە وەکو تەجروبەیەک ئەم ساڵ زۆر سەرکەوتوو بووین و پلانیشمان هەبوو بۆ قەزا و ناحیەکانیش و بەندەش لەگەڵ لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی بە سپاسەوە سەردانی قەزا و ناحیەکان و ئیدارە سەربەخۆکانمان کردووە کە پلانمان هەیە ئەوانیش چارەسەر بکەین. سوپاس بۆ خی گەورە ئێمە سەردانی ئیداری ڕاپەڕینمان کرد پارەکە سیانزەی 12 سەردانمان کرد 10 تەن غاز لەو ئیدارەیانە بوو بەڵام سپاس بۆخوا ئێستا حاڵی حاضر خاوەنی 300 تەن غازی یەدەکەن کە بیگەینە دەست هاوڵاتیان و لەوێش قەیرانمان بنبڕ کردو. باشە کاکۆچەر ئەگە بکرێ ئامارێکمان پێ بڵێیت سەبارەت بۆی چەند تەن غاز دابین کراوە لە ماوەی ساڵانی 2022-23 بەراورد بە ساڵی 2024. ئێمە ئەگەر خودی مانگی جیاوازی هەیە لە بەڵێ ئەگەر ئێمە خودی مانگی دوانزەی ئەم ساڵ وەربگرین کە لەناوە ڕاستی مانگی دوانزەیان ساڵانی ڕابردوو بۆ 2022 بە نموزج وەربگرمەوە پێش ئەو پلانە هەبێ ئەو هەماهەنگیە هەبێت لە نێوان قایمقامەتی سلێمانی و ئاسایشی ئابووری بە سپاسەوە بەڕێوەبەراتی نەوت و کانزاکان پارە 2022 ئەم کاتانە خاوەنی 20 تەن غاز نەبووین. لە 2023 ئێمە بووین بە خاوەنی 100 تەن لە 2024 کە ئەکاتە ئەمڕۆ لەگەڵ بەڕێستانە قساکەم ئێمە خاوەنی 2050 تەن غازی یەدەکین لە پارێزگای بەرچاو بەرز بۆتەوە. بەڵێ ئەو بەپێی ئەو پلان و استراتیژی کە لەلایەن لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی سلێمانی و بەڕێز کاگاوات بەڕێز کاک محەممەد حەسیب بەڕێز کاکفۆزیەوە ئەو پلانانەی کە جێبەجێ کراوە و خۆشببختانە ئێمە وەکو کارگەکانی غاز و لیژنە هاوبەشەکانی قایمقامێت بە تایبەتی لیژنەی غاز کە هەماهەنگێکی باش لە نێوانمانە دروست بۆ و لێک تێگەیشتن لە نێوانمانە دروست بۆ و ئەو میکانیزمی کارکردن و دابشکردنەی غاز و ڕێگریکردن لەو بڕەغازەی کە هەندێک کارگە لاسارمان هەبوو بە تجاری دەفرۆشە بە خۆشحاڵیەوە ئاسایشی ئابووری سەیتەریەکی باشی کردو بەسەریا و بە خۆشحاڵیەوە ئێستا ئێمە خاوەنی 2050 تەن غازی یەدەکین لە پارێزگای سلێمانی. قسەکردنی من لێرە هەڵبەتەن دڵنیاییەکی تەواوە بۆ هاوڵاتیانی پارێزگای سلێمانی. هەر من بووم لە 2022 شا لە مانگی نوێ ئەمت قەیرانی غاز بەرۆکی شاری سلێمانی گرتووە و ئێستا هەر منیشم بە خۆشحاڵی و لێرە دانیشتوم و دەڵێم خاوەنی 2050 تەن غازی یەدەکین ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی. باشە کاک کۆچەر من پێشەوەی پرسیاریەوە لێ بکەم کە پلانتان بۆ ساڵی نوێ چیە پێشەوە پرسم کوالیتی غاز چۆنە؟ کوالیتی غاز دوو جۆر غازمان هەیە غازی کۆرمۆر هەیە و غازی بازیان هەیە. باشە هەڵبەتەن ئەو غازەی کۆرمۆر باشترین غازە لە ئێستاە کە ئاگاتە دەست کارگەکانی پارێزگای سلێمانی و غازی بازیانیش لە هەمان کاتا باشترە. بەڵام غازی کۆرمۆر ڕاستەوخۆ دابی نەکرێت بۆ کارگەکانی پارێزگای سلێمانی. ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ کۆمپانیایی ساوس کوردستان تعاملمان هەیە. ساوس کوردستانیش لەگەڵ دانا غازە ئەو بڕکەمیەتە غازە دەگاتە ساوس کوردستان و ساوس کوردستانیش ڕۆژانە بڕی 12 تەنکەر بۆ پارێزگای سلێمانی کە ئیدارە سەربەخۆکان و سەرجەم قەزا و ناحیەکانیش لەخۆ ئەگرێ کە قەزای ناوە 6 تەنکەرمان بەرەکەوێ سەرجەم قەزا و ناحی و ئیدارە سەربەخۆکانی 6 تەنکەر غازیان بەرەکەوێت. بەڵێ کاکۆچەر پلانتان بۆ ساڵی 2025 پلانمان هەیە بۆ ساڵی 2020 پێشبینیەکان ڕێژەکە زیاد بێت وەک لەوەی 2024 و 2023 من لێتی ناشارمەوە پلان هەبوو کە ئەم پلانەی ئێمە تێکبن چەند خاوەن کارگەیەک و چەند لایەنێکی تریش بەڵام بە خۆشحاڵیەوە کاک محەممەد حەسیب کاگاوات کاک فۆزی هاتنە سەرخەت و ئاگادارمان کردەوە کە پلانێک هەیە ئەم پلانانەی کە ئێمە لەسەری بەردەوامین و بەدەستمان هێناوە تێک بدرێ بەڵام خۆشببختی ئێمە توانیمان ڕێگری بکەین لەو پلانانە و پلانیشمان بۆ ساڵی 2025 ئەو هەواڵە خۆشەیە کە دەیدەینە سەرجەم قەزا و ناحیەکان سەیتەرەیەکی باش بەسەر سەرجەم قەزا و ناحیەکانە ئەکرێ و هەر نوێنەرێکی قەزا و ناحیەکان و ئیدارە سەربەخۆکانیش بانگەشت بکرێت لەم شوێنەی من دابنیشێ بە هەمان نەفەس و ئیرادەی منەوە قسەتان لەگەڵەکات وڵێ قەیرانی غازیش لەوێ بن بڕکراوە. باشە کاکۆچەر ئێمە لە ئێستا خاوەنی چەند کارگەی غازین لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و هەڵەبجە و ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی. ئێمە وەکو پارێزگای سلێمانی بەسەر جەم ئیدارە سەربەخۆکانەوە بە پێنجوێن و پارێزگای هەڵەبجەی شەهید و دەشتی چەمچەماڵ و بازیان و دەربەنی خان و قەزای ناوەندیش خاوەنی 88 کارگەین 66 کارگەیان ئەکەوێتە سەرجەم قەزا و ناحی و ئیدارە سەربەخۆکان 22 کارگەشیان ڕاستەوخۆ ئەکەونە ناو قەزای ناوەندی پارێزگای سلێمانی. ئێمە ئەم 22 کارگەیە ڕۆژانە نزیکی 22 بۆ 23 هزار بەتڵ ئەخینە ڕوو ئەیخێنە بازار و ئەیشیگەینە دەست هاوڵاتیانی پارێزگای سلێمانی. لە ئێستا ئێمە جاران لە وەرزە گەرمەکانە بەداخەوە ئێمە 240 تەن غازمان بۆ ئەمبارەکرا و ئەگەشتە دەست خاوەن کارگەکان هەر تەنکەرێک 21 تەن و نیوی بارە کرد بەڵام بەداخەوە لە ئێستاوا بۆ نزیکی مانگێک گەڕوا کەم کراوەتەوە بۆ 18 تەن و نیو هەرچەند ئێمە معاناتیشمان هەیە بەڵام ئێمە توانیومانە ئەو
کەمیەتە غازەی کە لە ڕێگەی ئاسایشی ئابووریەوە بمان دابین کراوە وەک پلانی بی بەکاری بهێنین و بیخێنە ڕوو ئەو کەمیەتەی کە ئێستا کەم کراوەتەوە قەرەبووی بکەینەوە بەڵام داواکاری لەلایەنی پەیوەندیدار تەنکەرەکانمان بۆ بگەڕێنێتەوە بۆ باری ئاسایی خۆی لەبەرەوەی لە وەرزە ساردەکانە عادەتەن خواست لەسەر غاز زیاد دەکات و بۆ پڕکردنەوەی خواستی هاوڵاتیان پێویستمان بە غازی زیاترە و هەرچەند ئێمە تاوەکو یەک مانگی ڕێک 1 لتر غاز نەکاتە دەست کارگەکان و نێتە ناو قەزای ناوەندی پارێزگای سلێمانی کارگەکانی پارێزگای سلێمانی دەتوانن غاز بۆ هاوڵاتیان دابین بکەن. باشە کاک کۆچەر من دوا پرسیارەدا ڕاستاکەم چەند کارگە بەشە غاز لە شاری کەرکووکە وەرەگرن ئەگەر بە کوتی پێم بڵێ. ئێمە لە 88 کارگە نزیکی 13 کارگەمان متەفەڕقەن و ڕاستەوخۆ لە کەرکووکەوە غازیان بۆ دابین نەکرێت. بەڵێ بەڕێز کۆچەرتایی سەرۆکی ئەنجومەنی کارگەکانی غاز لە سلێمانی سوپاس دەستە دوێ لەگەڵمان بوویت سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ